خاڵی دووەم ڕوو دەکەین ئەو کەسانەی کە زاوان کە ئەمڕۆ زۆربەیان لە مزگەوتەکانە دانیشتوونە گوێ لە خوتبە ئەگرن باشە پێیان دەڵێن زاوای بەڕێز کوا لەچکی خێزانەکەت کوا پۆشتەی خێزانەکەت ئافرەتێک سنگی خۆی بۆ خەڵکی دەرخات وەڵڵی پیاوی بە شەرم لە ڕووی نایە سەیری بووک بکە سوێن بەخوا باشە زاوە کوا غیرەتی تۆ کوا شەرمی تۆ کوا پیاوەتی تۆ حەڵاڵە بۆ خەڵک سەیری خێزانی تۆ بکات بە سەیری گیان و سنگی خێزانی تۆ بکات بەداخەوە هەندێک کەس ژێ تەمەنێکیانەیە عمریان چۆتە 67 بۆ ئەو شوێنانە دەڕۆن زاوای بەڕێز ئێستا ئەو کەسانی کە زاوان ئێستا چەندەها کەسیان ناردووە بۆ بندارەکان و بۆ هۆڵەکان و نازانن بۆ کوێ دەیبڕن کورسی ڕێخەن و جێگا حازرکەن سەتەها و دەیەها کەس ئەمڕۆ نوێژ ناکا بەهۆی ئەوە کاکەم ژن دێنێ ئەمە ژن هێنانە تۆ ئەو هەموو گەنجەبەری هەمووی نوێژی بفەوتێ و جومعی بفەوتێ باشە بۆ بە شێوێ شەرعی نایگوازیتەوە بۆ سنگی خێزانت بە دەرەوەیە قۆڵی بۆ بە دەرەوەیە سەری بۆ ڕووتە ئەمە کاریگەری دین و ئیسلامە بەسەر تۆوە ئەو نوێژ و عیبادەت و تەراویح و خواناسەی کە کردت ئەمە بەروبمەکەیتی وا دەزانیر ئاوا دەمرید بەسەر بەرزی دڵنیا بە محاسبە دەکری خوا محاسبەت دەکات لەسەر ئەو گۆرانی کە لێ ئەدرێ لەو شوێنەدا ئەو دیجەیە کە هێناوتە خەڵکی هەڵەپەڕێنی وەڵڵی جاری وایە هەندێک پیاو دەبینی هەڵەپەڕی پیا و شەرمەکات بە قورئان تۆ ماڵی ئەوەنی هەڵپەڕی خۆ ناڵێم بۆ گەنج احتیادیە مەبەسمان ئەوەیە ڕەشبەڵەک پیاوێ باپیرێ تەمەنێکی هەیە خەڵ بە پیاو ماقوڵ ێزانێ هەڵە بەزێت دەڵێ مناڵە ئەوە سیفەتی کەی پیاوە پیاوی ماقوڵە بێت زۆر لەوە گەورەتر بێ هەڵبەزێتەوە بۆی تۆ ئەگەر مناڵێک لە مەجلیسێکە هەڵبەزێتەوە زۆر ناشرینە بەخوا لانێ بڕۆ دەرەوە ئەیکەنە دەرەوە ئەڵێن عیبە تۆ لە مەجلیسا بۆ هەڵەبەزیتەوە ئەی باشە بۆ مناڵ عیبە بەس بۆ پیاو عیب نییە بە جامانەیەک و هەڵەپەڕێ بە ڕیشی سپیە و هەڵەپەڕێ زاوە تۆ تاوانباری سەرەکیت بۆیە لە خوا بترسە ئەمە بۆیە باسەکەن چونکە ئەمە دەردی کۆمەڵگایە ئەو کۆمەڵگای کە تووشی دەرد و نەخۆشی و تاوان و گوناه بووە دیجەیەکی هێت ئێوە ناو هەتا ئێوارە گۆرانی ئەڵێ هەڵەپەڕێ خەڵکی کچ و کوڕ تێکەڵاو بووە ئەمە باسی ئەو کەسانە دەکەن کە تاوان دەکەن و کچ و کوڕیان تێکەڵاو کردو و گۆرانی و هەڵپەڕکەی پیشەیانە ئەگەر بمری لەو ڕۆژەدا چیت بەسەرا دێزاوە محاسبەی ئەو هەموو خەڵکە لەسەر تۆیە چونکە تۆ سەبەبی بۆی ئەو جەوە شەیطانی بۆ خەڵکی دروستکەی باوکت سەبەب بێ ئەوش بەشدارە خەزورت سەبەب بێ بەشدارە خێزانت سەبەب بێ بەشدارە بۆیە زاوای بەڕێز بە شێوەیەکی کە خوا پێی خۆشە خێزانەکەی خۆت بگوازەرەوە با جلێ بکاتە بەری شەرعی بێ با سنگ و قۆڵ و سەر و پشت و شوێنەکانی قاچی خۆی دەرنەخات بۆ خەڵکی نامەحرەم بۆ خەڵکی بێگانە کەواتە کوا دەڵین کوا لەچکی خێزانەکەت کوا غیرەتی خۆت بە خۆتا بچۆرەوە لە قیامەت بە پرسیاری سوێن بەخوا لەسەر ئەو شایی کە کردت لەو دەشتە لەو هۆڵە لەسەرەوەی ئەو گۆرانی بێشەت هێنا ئەو گۆرانیت لێدا ئەو دیجەیەت هێنا نازم چیت هێنا هەمووی لە قیامەت محاسبە دەکری لەسەر قومی ئاوی سارد پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لەسەر خورمایەکی تەڕ و جوان محاسبە ئەکری لەسەر ئەم جەوە شەیطانە دروستە کردووە محاسبە ناکری لە قیامەت بۆیە لە خوا بترسە تەقوای خوا بکە ئەو ڕۆژە ئەگەر بمری ئاخر شەڕە بیت تاوانی ئەو هەموو خەڵکش مەکە ملی خۆت ئەگەر 100 نەفەرە بان کردبێ هەر سەتەکەی چەندە تاوانی بۆ نووسرێت زاوە تۆ بەتەنیا بەقەت هەر سەتەکەی وەتە نووسرێت تاوان بۆ واقعی